بنیادنانی قەڵای زەڵم یاخود دروستکردنی قەڵای زەڵم لە نێوان شارەزایان و مێژونووسانە بۆچوونی جیاوازەیە بەشێکیان دەڵێن دروستکردنی ئەم قەڵایە گەڕێتەوە بۆ سەردەمی پێش زاین و لە دواتردا هەندێکی ترداڵێن لە سەردەمی زەردەشتیەکان ئەم قەڵایە دروستکراوە و بەشێکی تریان پێیان وایە ئەم قەڵایە لە سەردەمی بابا ئەردەڵانەوە دروستکراوە و بنیادنراوە خان دوای خان دەسەڵاتدار لە دوای دەسەڵاتدار ئەم قەڵایان بەکارهێناوە بۆ پارێزگاریکردن لە دەسەڵاتی میرنشینی ئەردەڵان. سەبارەت بە چۆنیەتی هەڵبژاردننی ئەم شوێنەیە بۆ قەڵایەک کە لەو کاتەتا هەبووە دیسان بۆچوونی جیاواز هەیە لەسەری بەشێکیان ئەڵێن ئەم قەڵایە قەڵایەکی سەربازی بووە بە حکمی ئەوەی تەواوی مەرجە سەربازیەکانی تێدا ڕەچاو کراوە بۆ دروستکردنی قەڵایەکی مۆدێرن لەو کاتەدا کە یەکێک لەوانە سەرچاوی ئاو بووە کە ئەم قەڵایە سەرچاوی ئاوی تایبەتی خۆی هەبووە بۆ ئەوەی دانیشتوانی قەڵاکە دانیشتوانی دەوروبەری قەڵاکە بتوانەی مانەوەی و مانەوە بەرگریکردنیان هەبێت. یەکێکی تر لەو هۆکارانی کەوای کردو ئەم شوێنە هەڵبژێرێت بۆ قەڵایەکی استراتیژی شوێنی سەختی ناوچەکەیە تەبیعی ناوچەکە ناوچەیەکی شاخاویە لە کاتی هێرشکردنی بەرانبەرەکەت یاخود دوژمنەکەت زۆر زۆر بە ئاسانیە توانی بەرگری بەخود لە خۆت بکەی توانای ڕوبڕووبوونەوەت هەیە بە حکمی ئەوەی ناوچەکە ناوچەیەکی بەرز و سەخت و سەختە بە ئاسانی دژمن ناتوانێت سنوورەکانی ئەم قەڵایە تێپەڕ بکات بۆیە لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە لە ڕووی ئەوەی کە پێی ئەوترێت لە ڕووی جوگرافیای سیاسیەوە بەڕاستی قەڵاکە ئەگەر سەیری بکەیت تەواوی مەرجەکانی قەڵایەکی بەهێز و پێشکەوتووی تێدایە کە ئەتوانی بە ئاساندرین شەوە بەرگری لە خۆت بکەیت و توانای ئەوەت هەبێت بەسەر دوژمنەکەدا زاڵ بیت. وەڵگەیەکی سەلمێنەر هەیە کە ئەی سەلمێنێت کە ئەم قەڵای زەڵم لە سەردەمی خان ئەحمەدخانە وەکو شوێنێکی گەشتیاری بۆ ئیسراحەت و حاوانەوەکانی خان ئەحمەدخان بەکار هاتووە کە لە ناو خەڵکی ئەم دەڤەرەدا هەتا ئێستا باوە ئەم قسە دەما و دەم گێڕاوەتەوە تا گەیشتووە بەو جیلەی ئێستا لەوانەیە کەمێک زێدەڕۆیی تێدا بێ بەڵام واقعی ئەوە سەلمێنێکە قەڵای زەڵم قەڵایەکی گەشتیاری بووە ئەویش ئەوەیە دەوترێت لە کوردستانی دیوی ڕۆژهەڵاتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە ناوچەکانی مەریوان و ئاوایەکانی دزڵیوە دەساودەست خواردن گەیشتووە بە قەڵای زەڵم بۆ ئەوەی بگات بە خان ئەحمەدخان و ئەوترێ سارد نەبووت ئەمە لەوانەیە جۆرێ لە جۆرەکان هەنێ زێدەڕۆیی تێدا بێت بەڵام بە شێوەیەکیش پێمانەڵێ قەڵاکە شوێنێک بۆ شوێنی گەشتیاری و شوێنی حیوانەوەی کات بەسەربردنی خان ئەحمەدخان.